ساڵتا لە بێمکاتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمەوە خزمەتی ئێوە وەک هەمیشە و بابەتانەی کە بە گرنگی دەزانین بژاردن لە پرۆگرامەکە ئێمە باسییان کەین ئەو باسانان کە لەگەڵ ڕۆژانەی ئێمەدا دەگوزارێ و هەروەها لە کۆمەڵگەدا جێگەی سەرنجن و کاتیان بە کاتی خۆیەتی. یەکێک لە ئەو بەت و باسانەی کە لە ئێستادا وەکو وەرزیەتی وەرزی تاقیکردنەوەکان و ئەزمونکردنی قوتابیەکانە لە دوای ئەوەی کە ساڵێک تێدەپەڕێنن لە کۆششکردن لە فێربوون و دواتر بە تاقیکردنەوەیە کە پێیدا تێدەپەڕن بۆ ئەوەی ببێتە پەڕینەوەیان بۆ قۆناغی دواتر. لەگەڵ ئەوەدا کە لە ئێستا کاتی تاقیکردنەوەکان و بەشێک لە قوتابیە بەڕێزەکان و بەپێی دابەشکاری کە لە بەڕێوەبەراتی پەروەردەوە دابەشکراوە بۆ تاقیکردنەوەکان هەندێکی تاقیکردنەوەیان کۆتایی پێهاتووە و بەشێکی دیکە لە چاوەڕوانیدان بۆ دەستپێکی ئەزمونکردنی تاقیکردنەوەکانیان و ئەم ساڵ کۆمەڵێک بارودۆخی تایبەتیشمان بینی لە خوێندندا و بەشێک لە قوتابیەکان بەپێی پێویستوانەکانیان نەخوێن بەشێکی دیکە بەردەوام بوون. بۆ هەموو ئەم باسانە و پرسیارکردن سەبارەت بە ئەزمونکردنی تاقیکردنەوەکان و هەروە تاقیکردنەوەکان لە سنووری پەروەردەی بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی چۆن دەگوزارێت زۆر بەڕێز مامۆستا هەرێم جەمال شارجا لە بواری پەروەردە لە ستودیۆ لە لامان میوانە زۆر بەخێر بێ مامۆستا خۆشحاڵم لێرە دەتان بینم. سپاس بۆ بەڕێزتان. ئەمڕۆ بە ڕۆژێکی هیلاک و پڕیژات تێپەڕیون جارێکە سوپاسان ئەەکەم کە لێرە ئامادەن. زۆر سپاس لە خزمەتین. بسم الله بە ناوی خوا. سپاس بۆ بەڕێست و بۆ بینەرانی سلێمانی. سپاس بۆ جاناتان. بەڕاستی تاقیکردنەوەکان لە سنووری پەروەردەی گشتی سلێمانی ئەمەیە پێشەشی کۆمەڵێ زانیاری و داتابەم بە بینەرانی بەڕێز. سپاس دەکەین. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی پێک هاتووە لە 10 پەروەردە. پەروەردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و دەربەنی خان و شارە زور و پێنجێن و سەیسایەق و دوکان و شارباژێر و چەمچەماڵ دەگرێتەوە. ئەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لەم پەروەردەیە پێگاتۆ کە کۆی گشتی قوتابیانیش لە پەروەردەکاندا 370,750 قوتابیمانێنجا لە باخچە تا پۆلی 12 370,750 قوتابیمان هەیە تقریبان زیاتریان کەمتر شتێک بێ لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی هەیە. لە ڕاستیدا بارودۆخی ئیمساڵی خوێندن بارودۆخێکی نەئاسایی و کاکەدانا بە حوکمی ئەوەی کە بەشێک لە مامۆستایانی بەڕێز لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتیان کرد بۆیە پرۆسی خوێندن بە پرۆسەیەکی خراپ و دژواردا تێپەڕی. بۆیە لە ئێستادا شێوازی تاقیکردنەوەکان گۆڕاوە. سنووری بایکۆت جیاوازە لەگەڵ سنووری مەکتەبی ئاسایی. بۆ نمونە لەو قوتابخانەی کە خوێندن تایە ئاسایی بووە تاقیکردنەوەکان لە 4/5 دەستی پێکردووە دوێنێ تەواو بوون. وە خولی ئەمە خولی یەکەم بۆ قوتابیانی کە بە ئاسایی خوێندنی خۆیان. بەڵێ بەتایبەتی قوتابخانە ناحکومیەکان و بەشێک لەو قوتابخانانەی کە لە پارێزگای سلێمانی خوێندنیان ئاسایی بووە لە 4/5 تاقیکردنەوە دەست پێکراوە تەواو بوو و خولی دووەمیشیان لە 4/6 دەست پێەکە. خولی دووەمیان لە 4/6 دەست پێەکە. ئەوەی گرنگە ئەمە لەوە پێت بڵم کە زۆر زۆر گرنگە ئەبێ دایک و باوک لەمە تێبگەن کە ئەمە وەکو جاران سیستەمەکە گۆڕاوە خولی دووەم لە مانگینەوەدا ئیمتیحان ناکرێ. ئێستا دوای 10 ڕۆژ یان کەمتر یان زیاتر ڕاستەخۆ تاقیکردنەوە دەکرێت. خولی دووەم بە نمونە سنووری قوتابخانە ئاساییەکان بەتایبەتی قوتابخانە ئاساییەکان کە داوامیان کردووە پارێزگای سلێمانی و قوتابخانە ناحکومیەکان 4/5 تاقیکردنەوەیان کردووە. 4/6 خولی دووەمیان دەست پێ دەکات. واتە ئەبێت تاوەکو 95 تا 25 ئەو مەکتەبانە و کارتی نمرە بدەنەوە بە قوتابیەکان بۆی ئەگەر لە دەرزیەکە کەوتن بۆ خولی دووەم خۆیان ئامادەکەن 4/6 بەشداری تاقیکردنەوەکانیان بکەن. تێگەی بە کورتی هەتاوەکو 15 تا 26 هەموو بابەتەکانی تاقیکردنەوە کۆتایی دێت لە مەکتەب. هەر کەس دەزانێ ئایا قوتابیەکەی دەرچووە یا دەرنەچوو. ئەمە خاڵی تر. بەڵام بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانی بەهۆی بایکەتەوە کۆمەڵێکی زۆر مەکتەب هەم سیستەمیان گۆڕە هەم
باسی ئەوە بن ناچمە سەرەوە بابەتە ئایا چەندێک زەرری داوە ئایا چەندێک دەوام کراوە ئایا ئەوە ئەو ڕێکاری کە بۆ ئێستا کراوە مامۆستا ئەو ڕێکارە کراوە لە سنووری ئەو قوتابخانانەی کە تاقیکردنەوەیانێ لە سنووری بایکۆت کەمەی وای پێڵین کە لە سنووری بایکۆت لە 95 تاقیکردنەوە دەکەن بۆ خولی یەکەمیان بۆ خولی یەکەم خولی دووەمیان لە 11 شەش دەبێت خولی یەکەم 95 خولی دووهەم لە 11 شەش کۆتایی دێت و ئیمتیحان دەکرێت بەڵام ئەمە لێرە ڕوونکردنێک بدەم ئێمە لە ئەمە باسی پۆلە ناکۆتاکانەکەین بیش پرسیاریەوە بکەم ئەمە بۆ بازنەکان ئەمە پۆلە ناکۆتاکانن کە پۆل یەکی ئیبتیدایی تاوەکو هەشت 1 2 3 4 5 6 7 8 دا 11 ئاگرێتەوە لە ناو پۆلە ناکۆتاکانیشە بازنەی یەکەممان هەیە بازنەی یەکەم چی ئەگرێتەوە پۆلی 1 پۆلی 2 پۆلی 3 کە ئەمانە 14 و 15 و 16 هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت ئەمان چۆن ڕفتاریان لەگەڵەکرێ مامۆستا بۆ ئەم ساڵ لە ئاستی فێربوونیان ئەم قوتابیان لە ڕاستیدا ئەبان لە ڕووی ئەگەر باسی ئاسکەین زەرێکی زۆریان کردو بە تایبەتی باسنەی یەکەم چکە بە تایبەتی بابەتی پیتەکان بابەتی ژمارە کە زۆر مامۆستا ناڵم هەمووی بەڵام بەشێکی زۆری بە پەلە پیان وتراوە ئەمە زەرمەند ئەمە قوتابی زەرمەندی یەکەم بەڵام بۆ تاقیکردنەوە چۆن ڕفتار تاقیکردنەوەکان زیاتر هەڵسەنگاندنە 425مان هەیە 25 یەکەم 25 دوم 25 سێم ئیتر بە پێی هەڵسەنگاندنە 25 کۆتایی بیسا بەشێک لە مەکتەبەکان کردویانە بە تاقیکردنەوەی نووسینەکی تەنها بۆ هەڵسەنگاندنی ئەم قوتابیەیە لە ڕووی بەشێکە ناڵم هەمووی بەشێکی ترشان لەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەیان ئیلتیزاماتی ڕۆژانەیان بەشداریکردنیان ئاستی فێربوونی قوتابیەکە لەسەرەوە هەڵسەنگاندنی ئەوە دەدرێت ئەو ساڵیان نەفەوتێت کۆتایی هاتووە و بابەتە کۆتایی هاتووە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت هیچ گرفتێک لەو بابەتان نیە ئەمە بازنەی یەکەم بازنەی دووەم لە 95 تاقیکردنەوەکان دەست پێ دەکات لە هەموو قۆناغەکانی خوێندن لە پارێزگای سلێمانی لە ماوەی ئەو تقریبان 7 ڕۆژە تەواوە بێت و لە دوای ئەو ئۆتۆماتیکیە 11 شەش خولی دۆم دەست پێ دەکات ئەمەی من کەوتم 95 خولی یەکەمە بەڵێ 11 شەش بۆ خولی دۆمی پۆلە ناکۆتاکانە کە ئەمەش هەر بۆ زانیاری بەڕێزت لە سنووری پارێزگای سلێمانی پۆلە ناکۆتاکان 310,895 قوتابی بەشدارە بن لە تاقیکردنەکەی و ئێمە لەگەڵ ئەوەشدا باخچەمان هەیە کە 3989 قوتابی باخچەشمانەیە لە پارێزگای سلێمانی کە ئەوانە عادەتەن KG1 و KG2 پێویستیان بە هەڵسەنگاندن و تاقیکردنەوە نین ئۆتۆماتیکیان دەچنە قۆناغێکی دوایەوە ئەو قوتابیانەی کە ساڵی ئایندە شیاو بن و تەمەنەکەیان شمولکە دەبرێنە قوتابخانە ئەو قوتابیانەی کە شمولیانە بۆ باخچە KG1 یان KG2 لە شوێنی خۆیان دەمێننەوە یان وەردەگیرن ئەمە بە کۆی گشتی تاقیکردنەوەکان بەڵام ئێمە لەگەڵەوە پۆلی نۆمان هەیە ئوستازگان پۆلی نۆ تقریبا 29,000 قوتابیمانە بۆ لە پارێزگای سلێمانی بەشداری تاقیکردنەوەیان کردووە ئیمڕۆ کۆتائیم تاقیکردنەوەیان بۆ لە پارێزگای سلێمە هەموو هەرێمی کوردستان چکە هەموو هەرێم بە یەک پاکێش پۆلی نۆ پۆلی 12کە لە 4/5 تاقیکردنەوەکانی پۆلی نۆ و تاقیکردنەوەکانی نیشتیمانی پۆلی نۆ دەستی پێ کردووە کە ئیمڕۆ 4/5 کۆتایی هاتووە هەمان هەموو بەو بوو یەک پاکێژەرانی لە هەردوو سنوور لە هەموو هەرێمی کوردستان هەولێر دوهۆک گەرمیان هەڵەبجە هەمووی لە 4/5 تاقیکردنەوەی پۆلی نۆی کردووە پارێزگای سلێمانی 29,000 قوتابی بەشداری بووە ئیمڕۆ کۆتا تاقیکردنەوەی پۆلی نۆیە و خولی دووەمیشیان 28/5 دەست پێ دەکات یعنی خولی دووهەمی پۆلی نۆکان 28/5 دەست پێ دەکات ئامادەسازی مامۆستا بەڕێزەکان بۆ تاقیکردنەوەکان کە کۆتایی هاتووە بەڵام بۆ کۆنەمرەکانیان کە دەدەنەوە ماوەی چەندێکی پێدەچێ و چەندێکی دیکە ئەم قوتابیانەی تاقیکردنەوەکانیان تەواو بووە نمرەکانیان وەردەگرنەوە ئوستاز هەموو مەکتەبەکان ڕێکاری تایبەتی خۆیان هەیە لیژنەی تاقیکردنەوەکانیان هەیە
بەپێ ئەو خشتەی کە پەروەردە بۆی دیاریکردوون لە ساڵنامەی خوێندنە هەموو مەکتەبە بەڕێزەکان هەموو مامۆستایانی بەڕێز و بەڕێوەبەرە و یاریدەدەرە بەڕێزەکان لە مدەیەکی زەمەنی کەمە کە لە ماوەی 8 بۆ 9 ڕۆژە دەبێ هەموو تاقیکردنەوەکان هەموو جوابی ئەزمونونەکان بە قوتابیان بدرێتەوە بۆی قوتابی زوو ئاگدار بەڵێ بە دڵنیاییەوە ینی نابێ مدەیەکی زەمەنی زۆری پێ بچێت لە بەرەوەی ئستا لە هەموو مەکتەبەکانە ئەو ڕۆژە ئیمتیحان دەکرێت ئۆتۆماتیکێن مامۆستای وانە تەسیحات دەکا لەبەرەوە ئێستا ئەمە سیستەمی ئیپەروەردەیە سیستەم داواکە ئەبێ ئەم مامۆستایە دەرەجەکانی داخڵکە و بچێتە وەزارەت داوایان لێکرێت لەبەرەوە بە زووترین کات کە دوای سیستەم داخرێ خۆمە وەکو جاران نییە هەر مەکتەبێ بە ئارەزوی خۆی هین بێمە سیستەمە ئەکرێتەوە دەڵێ دەرەجە داخڵکەن تا ئەو بەروارە تا ئەم بەروارە خولی یەکەمە هەبێت تا ئەو ڕۆژە هەموو دەرەجەکانتان تەواو بوو بێ و داخڵ کرابێت لەبەرەوە لەو مۆزوعە هیچ گرفتێک نییە دەبێت لە ماوەیەکی زەمەنی کاتی کەمدا بنمونە ئێمە 95 ئیمتیحانە کەی تەواوە بێ تقریبا 28 تەواو 28 ئیمتیحانی پۆلە ناکۆتاکان تەواوە بێ ئەبێت ئەم قوتابیە بەڕێزە یانزەی خۆی ئەو تەلەبەی کە خراپە و کەوتووە لە خولی یەکەمە ئەبێ خۆی ئامادەکە بۆ یانزەی شەش کەواتە چەندێکیان بینە هەمووی 10 ڕۆژ بۆ 13 ڕۆژە کەواتە تۆ دەبێت لە ماوەی 28 مانگ بۆ 30 بۆ 1/6 تۆ کارتە درابێتەوە مامۆستا هەرێم سیستەمی تازای پەروەردە چ یا هاوکاری و یارمەتێکی بۆ قوتابیان داناوە لە کاتی کۆکردنەوەی نمرەکانیان ئەمە دەزانین هەمیشە قوتابی حەزی بەوەیە ینی چەند زیرەکیش بێ دواتر وەکو هاوکاری نمرەکانیان بۆ ئەوەی کە ساڵێک تێپەڕێنێ ئەو خۆرانەت ئوستاز ئێمە ئێستا پۆلی نۆکان بنمونە عادەتەن سیستەمێکمانەیە سیستەمی 1970 قەراری 1925 مانەیە قەراری 1925 ئەم قوتابیە ئەگەر دەرزێکی چل بێ و 5 دەرەجەش قەرارە ئەم قوتابیە بە دەرچۆ حسابە یعنی بۆ نمونە جەنابێت قوتابیەکی بەڕێزی عەرەبی 45 هەیە ئینگلیزی 40 هەیە مەعەدەلەت ئەم 45 بۆ کرێ بە 50 چلەکەشت لە بە قەراری 1925 دەرچووی ئەویش تێپەڕەکە ئیتر خۆ لەمە ئاسانکاریی تر هەیە چونکە ئەمە کاک دیاری سیستەمەکە و کوژاران نەماویست ئەمە کاتێک کە تو ئیمتیحان نەکرێت لە پارێزگای سلێمانی دەبرێتە وەزارەت لەوێ بە سیستەم بەلیژنەیەکی گشتگیری کە هەموو نوێنەری هەموو پارێزگاکانی تێدایە تەسیحات دەکرێت بە جیهازەکرێ خۆ ئەمە ئێستا دەست نەماوە سۆمۆیە بەڵێ سۆمۆ دواتر واتە چێکینەکان حساب بکرێتەوە بۆ قوتابی لە بەڵێ ینی ئەمە سیستەمێکی ئەمە نییە بڵێ وەڵام من مامۆستایەکەم هیلاکم ماندوو بە ئارەزوی خۆم ئامادەی هێناوە جاران کابرا ئینشایە نووسی کاکە جا تۆزێ گۆرانی قازم سایر بنووسە تۆزێ ئاەتی تێ بکە با مامۆسا کۆمەڵێ دەرەجەت باتە ینی ماوەسا ئەمانەمان نەما ئاسانکاریان نەما نا هیچ ئاسانکاریەک ئێستا سیستەمە تۆ سۆمۆیەک لە بەردەستایە ئەم سۆمایە ئەم سۆمایە کە لە بەردەستایە بەپێی ئەو سیستەمەی بۆ دانراوە دەبێ قوتابێ بەڕێزەکە پڕی بکاتەوە و بە بەشدار بێت و هەڵە قوبوڵ ناکە مامۆستا هەرێم ساڵی ڕابردوو سۆمای قوتابیان کاتی ئەزمونونەکان هەندێک تازەگەری باشیشی تیابوو لە وێنەی خۆیان لە سەردانرا و زانیاری گەشتی ئەم ساڵیش بە هەمان شتا ینی ئیم بەزانی ئوستاز چونکە ئەوانە پێم لە سایە ناڵم لە سایاسا بەڵام لە سایە 95 بابەتی قۆپی و غەشکردن و ئەم لاولا کەم بۆتەوە بەڵێ چونکە وێنەی قوتابێکی لەسەر زانیاری پەنجەمۆری خۆی پەنجەمۆریش پەنجەمۆری پرسیارەکە اینجا ئەم پرسیارەکە ئیستا تۆ دێت بە 25 بۆ 50 پرسیارێ بۆ دێنێ تۆ پرسیاری A B C D E هەمووی ئەمانە هەمووی پێم وابێت لە کاتی شیکاری یاخوبا بەوەکو دەڵێن تەسلیحاتیشدا بۆ قوتابی هەر بە قازانجە گەڕێتەوە لە بەرەوەکو بەڕێز دەڵێ ئیتر هەم غەشی تیان نامێنێ و مافی ناڕوا و عەدالەتی و دادپەروەریەکی باش دروست ئەبێ و بەڕاستی دروستی ئەم سیستەمە سیستەمێکی زۆر باش و پەروەردەییە
ڕاستە بڵێ تۆ ئەمە هەمووی هەڵبژاردنە بەڵام کە هەڵبژاردنە مانایەوە نییە تۆ ئیتر بەس هەلور بلورکەیت و دەرچیت نە بە دڵنیایەوە وانایەوە ناگەینە هەڵسەنگاندنی قوتابیەکە نیە بۆ فێربوونەکەی مامۆستا ئەمە بازنەی یەک و بازنەی دوشمانزانی لە پۆلە ناکۆتاکان چونگا بەڕاستی ئێمە ئەبێ ئەمە جیاکەینەوە پۆلە ناکۆتاکانمان هەیە تا پۆلی هەشت تا دە یانزەشی لەگەڵایە ئەبێ ئاگاداریەوە بین پۆلی نۆشمان باس کرد کە ئەو ئیمتیحانی نیشتیمانی هەیە پۆلی دوانزەمان پۆلی دوانزە دەمێنێتەوە ئەمان هەمیشە دەزانین کە تایبەتمەندیان هەیە و هەتاکو ئێستش لە سیستمی خوێندنی ئێمەدا دەکرێت بڵین بەشێکە لە دیاریکردنی داهاتی قوتابەکان لە بەرەوەی هەتا ئێستش هەر قوتابی لە ڕێگەی پۆلی دوانزەوە چارەنووسی دەرەکەوێت بۆ زانک و پەیمانگاکە لە ئێستا تاقیکردنەوەکانی پۆلی دوانزە بۆ ئەم ساڵکەی دەست پێ کات و چۆن دەبێت پۆلی دوانزە بەڕاستی یەکێکە لەو پۆلە هەرە گرنگانەی کە ئێستا بۆتە یەکلاکەرەوەی ژیانی قوتابیان و داهاتی قوتابیان بمانەوێت نەمانەوێت لە ئێستادا 23 خولی یەکەمی تاقیکردنەکانی پۆلی دوانزەی زانستی وێژەیی و پیشەیی دەست پێ دەکات ئەمە خولی یەکەم خولی دووەمی لە حەڤەی هەشتی 2024 خولی دووەم دەست پێ دەکات لە پارێزگای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی زانستی هەتا ئیستا چکە هەتا ئێستا بەشێک لە مەکتەبەکان دوێنێ شەو ئاخر ڕۆژ بوو بۆ داغڵبوونی کۆتایی هێنانی بابەتی داغڵبوون و داغڵ نەبوون لە پارێزگای سلێمانی دوێنێ شەو لە سیستەمی ئیپەروەردە کە داغڵ کرێت تەواو کۆتایی بێ 20,135 قوتابی تا ئەم دەقێجا زیاتریان کەمتر ئەم ڕقەمەم لەسەر نەکەن بەما گۆڕانکاری دروست بێت بڵێ هەنێ گۆڕانکاری لەوانەیە دروست بێت 20,135 قوتابی بەشداری ئەزمموی بەشی زانستیەکانی پۆلی دوانزە دەبێت وێژەی 5,467 قوتابیە پیشەی 864 قوتابی مافی بەشداربوونی هەیە لەو تاقیکردنەوە کە کۆی گشتی هەمووی تقریباً 25 بۆ 26 هزار قوتابیەکە لە پارێزگای سلێمانی کە ئەزمموی پۆلی دوانزە دەکەن لە پارێزگای باسی پارێزگای سلێمانی ناکەم باسی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیەکەم چونکە پارێزگای سلێمانی فەرقە کاکاک دیاری کە بڵێ پارێزگای سلێمانی ئەبێ باسی گەرمیانیشکەی باسی منتیقەی ڕاپەڕینیشکەی کە ڕانی و قەڵات زێ ئێمە ئەومان لێ دەرکردووە چکە وەکو سەرەتای بەرنامەکە باسم کرد پارپەردەی گشتی سلێمانی بریتە لە بەڕێوەبەرەتی بۆ گشتیە بێ بۆ بەڕێوەبەرەتی جوگا ئەو بابەتیشی کارگەڕیە بۆ بەڕێوەبەرەتی لە پارێزگای سلێمانی جا لەبەرەوە ئێمە با هەر بۆ زانیاری بەڕێزت مامۆستایان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی 29,310 مامۆستامان هەیە و 9,473 فەرمانبەریشمان هەیە بەمە ئەم دەپەروەردەیە بەڕێوە دەبرێت و وەکو پۆلی دوانزە کە بێمەوە سەرتەوەری پۆلی دوانزە بەڕاستی پۆلێکە یەکلاکەرەوەی و پێویستە قوتابی لە شۆکی سعیکردن بێتە دەرەوە زۆر جارێ قوتابی شۆکە بێ شۆک یعنی ئەوەندەی بابەتەکە بەلاوە قورسە ئەوەندەی بابەتەکە بەلاوە گرنگە ڕاستە بابەتەکە گرنگە بەڵام نابێ وا بکرێت کە شۆکێک بۆ خۆت دروستکەی هەموو داهاتوت لە ناوچێ زۆر ڕاستە مامۆستا هەرێم لە ئێستادا شێوازی تاقیکردنەوەکانی پۆلی دوانزە هەر بە هەمان شێوازی ساڵانی ڕابردووە ئەم ساڵ هیچ گۆڕانکاری شتێکی دروست نابێت هەموو ئامادەکاریەکانی تەواو بووە سەبارەت بە بابەتی سنووری بایکۆت و سنووری ئاسایی ئەوانش لە لای ئەمانجار هەمان ئەوان هەموو یەک پاکێت پۆلی پۆلی دوانزە هەردووچان یەک پاکێت هیچ گرفتێک نییە بەڵام بۆ بابەتی پۆلە ناکۆتاکان سنووری بایکۆت و سنووری غێری بایکۆت بەڵێ لە سەکان خۆش بێ مامۆستا
تەواوی زانیاریمان وەرگرتەوار بە تاقیکردنەوەکان چۆتەوەری تایبەتی پرۆگرامی ئەمڕۆمان مەبەستم بوو لەسەر تاقیکردنەوەکانی قوتابیان زانیاری وەربگرین و دەستخۆش بە بۆ تەواوی داتاکانن. ئەگەر لە کۆتایی شتێکی دیکە هەبێت مەبەستان بێ باسیکەن لەم کاتەدا بۆ قوتابیان یاخود بۆ مامۆستا بەڕێزەکان کە ئەوانەی ئەو ئەزمونیان ماوە و بە تایبەت کە پێشهاتی قوتابیانی پۆلی 12 ئەوان تاقیکردنەوەیان ماوە کات بۆ بەڕێز بەجێ دەیەڵم. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ تەوەرەکەتان. بەڕاستی تەوەرەکەتان گرنگە، چکە بەڕاستی ڕۆژی یەکشەممە کە 19 مانگە تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکانە وەکو باسم کە 310,495 قوتابی بەشدارن لەم تاقیکردنەوە کە ئەمەش لەناو هەموو ماڵێکی ئێمەتان ڕاستە. ئەمە یەک. بەڵام خاڵێک کە زۆر بەلامەوە گرنگە ئەمەیە بەڕاستی ئوستاز کە پێویستە دایک و باوکان ڕەچاوی بکەن و پاریش کۆمەڵێ هەڵە بووە کە بەسەر دایک و باوکانە تێپەڕیەوە. من ئەمە دووبارەکەمەوە لێرە داواکارم ئەگەر قوتابیەکیان خراپە و خولی دووەمیانەیە، خولی دووەم ناکەوێتە مانگینەوە. خولی دووەمی ئیمساڵی سنووری بایکۆ دەکەوێتە 11/6. بۆیە دڵنیاتەکەم و بۆیە دووبارەی ئەم بابەتە دەکەمەوە، چونکە بەشێک لە خانەوادە بەڕێزەکان کەوتونەتە هەڵەوە، یان بۆ نمونە سەفەری ڕێخستۆ دایک و باوکەکە وتوەتی من سەفەرەکە مانگی نوێیەمەوە مناڵەکەم ئیمتیحانیە، ئیستا ئەوە نەماوە، تکایە ئاگادار بن. بۆیە ئەمە زۆر بەلامەوە گرنگ بوو بە دایک و باوکە بەڕێزەکان بڵم سنووری بایکۆت 11/6 خولی دووەمێتی، سنووری غێری بایکۆت 4/6 کە قوتابخانەی ناحکمی و ئەو قوتابخانەی کە بایکۆتیان نەکردووە 4/6 تاقیکردنەوەی خولی دووەمیانە. ئەمە زۆر گرنگە. خاڵێکی تر داواکارم لە دایک و باوکانی بەڕێز ئەم ماوەیە مناڵەکانیان دوورخەنەوە لە بابەتی سۆسیال میدیا، لە بابەتی مەوزوعی تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و بابەتی فەیسبوک و بابەتی یوتیوب و ئەنی ئەم و بەڕاستی دروستی بابەتێکی تریژەیە. داوا لەو دایک و باوکاکەم، داوا لە کە سوکاریانەکەم بابەتی سەیران و بابەتی سەردان و بابەتی خزمایەتی ئەم دە ڕۆژە کاڵکەنەوە. ڕاستە چکا بەڕاستی هەنێک کە ئەو شعورەی نییە حرمەتەن مناڵەکەی 34 مناڵی هەیە تاقیکردنەوەی هەیە 5-6 کەس خۆیان بەسەر ماڵیانە بە ناوی میوانی و بە ناوی سەردان و بە ناوی خزمایەتی و بە ناوی دۆستایەتی. بەڕاستی ئەمە زیان لەم قوتابێ بەڕێز زیادە و داواکارم پەیامێکیشم بۆ قوتابیانی پۆلی 12 هەیە تا 7/6 تاوەکو ببوورە تا 23/6 کاتێکی زۆرە. ئەو قوتابێ بەڕازانی کە داغڵ بوون بۆ تاقیکردنەوەی پۆلی 12 داواکارم داهاتوی خۆتان بەشتی پڕپوچ مەکوش. دەستەکان خۆش بە مامۆستا هەرم جەمال شارەزا لە باری پەروەردە زۆر سوپاس دەکەین، خۆشحاڵ بووین لەگەڵتا و بە دڵنیاییەوە قسەکان هەمووی جێگەی سوود بوو. هیوادارم بینە لە بەڕێزەکانمان بیسەر خۆشەویستەکان لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی باماشەوە سوودتان وەرگرت بێ هەم لە داتاکان و هەم لە تەواوی زانیاریەکانی مامۆستا هەرێم و زۆر گرنگە لە کۆتاییە هەموو یەکدەنگ بین، هاوکاری یەکتر بین، بە تایبەتی وەکو مامۆستای بەڕێزوتی ئەم ماوەیە زۆر گرنگە هەمومان ئاگداری کاتی تاقیکردنەوەکان بین بۆ خێزانە بەڕێزانی قوتابیان هەیە و ئەو خێزانە بەڕێزانی کە قوتابیشیان نییە بۆی ئاگداری خزم و دۆستەکانیان بن کە قوتابێکیان هەیە و لە ماوەی تاقیکردنەوەدان ئاگداری کاتەکەیان بین. هیوادارم هەموو پێکەوە هاوکار بین بۆ ڕۆڵەی نەتەوەکەمان یارمەتی دەری ئەوان بین و ڕێنیشاندەریان بین بۆی بتوانن لە ئەزمونەکانیان سەرکەوتوو بن، داهاتوێکی باشیان هەبێ تا کۆمەڵگێکی سەرکەوتوو بەدەستە بەرکەین بە هەوڵی هەمومان. سپاس بۆ بینەربوونتان تا پرۆگرامێکی دیکە دێمە خزمەتتان دەرشاد و بەختەوەربن.